کەسوکاری منداڵێکی کریستیان چاوەڕێی کچەکەیانن کە نزیکەی 3 ساڵە داعش لە باوەشی دایکی ڕفاندوویەتی. بە ئۆتۆمبیلێک کریستینای تەمەن 6 ساڵان هێنرایەوە لای کەسوکاری. ئەو لە نەخۆشخانەوە بووە و چارەسەری پزیشکی وەرگرتووە. خزمە و ناسیا و دۆستانی کریستینە خۆشی دەردەبڕن. ئەوە کریستینایە. ئەوەندە شۆک بووە توانای گوتنی هیچ قسەیەکی نییە. کریستینا سەرەتا دایک و باوکی نەناسیوەتەوە، بەڵام ئێستا دایکی دڵخۆشە و باوەڕ بە چاوەکانی ناکات. والله شعورنا يعني هذا يعني فضل الله يعني هەستی ئێمە زۆر خۆشە و ئەمە هەمووی بەهۆی نزاکانی خەڵک و کڵێسا بوو. تەنانەت کاتێک ڕێکخراوەکان دەهاتن من پێم دەگوتن هیچ شتێکم ناوێت لێتان تەنها نزام بۆ بکەن کچەکەم بگەڕێتەوە. يصلون من أجل ترجع كريستينا وحتما هم بدعواتهم أكيد بدعواتهم رجعت كريستينا. کەسوکاری ئەو کچە ئەوەندە دڵخۆشن دوای بیستنی هەواڵەکە پۆل سەردانی دەکەن و گوڵی بۆ دێنن. ئەوە باوکی کریستینایە. هەرگیز ناتوانێت بە چاوەکانی کچەکەی ببینێت، بەڵام شادومانە و دڵخۆشە. والله صار اليوم فرحة ماكو مثله. بەخوا ئەمڕۆ دڵمان زۆر خۆشە. سوپاسی خوا دەکەین بۆ ئەوەی ئەو کچەی پێدانەوە. سوپاسی خوددا دەکەم. من دڵم زۆر خۆشە. کەسوکاری باسییان لەوە کرد کە کریستینا لەلایەن داعشەوە لە مزگەوتێکی موسڵ دراوە بەو پیاوە عەرەبە. کەسوکارەکەشی دوای ئەوەی زانیویانە کچەکەیان لای ئەو پیاوەیە بە هاوکاری هێزە ئەمنیەکان چوونەتە لای و بڕی $1000 وەک دیاری بەخشیوەتە پیاوەکە. ڕۆژی 22 2014 کریستینا خدر لەلایەن چەکدارانی داعش ڕفێندرا بوو، بەڵام دوای ماوەیەکی زۆر لە یەکێک لە گەڕەکەکانی ڕۆژئاوای مووسڵ ئازادکرا. ئەمڕۆ کریستینا بە کەسوکاری شاد بوویەوە. هەلو کریستینا. کریستینا هێشتا ناتوانێت بە تەواوەتی قسە بکات چونکە ئەو ماوەیەکی زۆر بوو لە ژێر دەستی چەکدارانی داعشدا بوو. هەرچەندە ئێستا ئەو لە دەوری کەسوکارەکەیەتی، بەڵام دۆش داماوە و ناتوانێت بە تەواوەتی قسە بکات. ڕاوچی حەسەن ڕوودا و کەمپی ئاشتی هەولێر.